دەستەی سزای دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان سزای 6 ساڵ زیندانی کردنی بۆ 5 چالاک و ڕۆژنامەنووسەکەی بادینان پەسەند کرد. دوای ئەوەی دەستگیرکراوانی بادینان لە ڕێی پارێزەرەکانیانەوە داوای پێداچوونەوەی بڕیاری دادگای تاوانەکانی دوی هەولێریان کرد، دەستەی سزای دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان لە ڕێی لیژنەیەکەوە با سەرۆکایەتی دادوەر عەبدوڵڵا شەرفانی و ئەندامێتی دادوەران شوان محێدین و کەمال عەبدوڵڵا و محەممەد مستەفا و موسڵیح گەیلانی بڕیاری دادگای تاوانەکانی دوی هەولێری لە سەر سزادانەکە پەسەند کرد. لە دەقی بڕیارەکەی دادگای پێداچوونەوەدا هاتووە کە دوای وردبینی کردن سەرجەم تۆمەتەکان وە خۆی بووە، بەوەی دانیان بەوەدا ناوە کاریان بۆ ئاژاوەجێڕی کردووە. ئەوەی جێگای سەرنجە لە چوارچێوەی تۆمەتەکاندا باس لەوە کراوە کە ئەو چالاک و ڕۆژنامەنووسانە پارەیان لە کونسوڵخانەکانی ئەمریکا و ئەڵمانیا وەرگرتووە بەبێ ئەوەی ڕوونکردنەوەی زیاتری لەو بارەوە بدات. لە کاتێکدا وەرگرتنی پاڵپشتی مادی لە کونسوڵخانەکاندا شتێکی ڕێپێدراوە، هەر بۆیە والێک دەدرێتەوە کە ئەو کونسوڵخانانش لە تۆمەتی هاوکاریکردنی ئەو 5 کەسە تێوەگلابن بۆ نانەوەی ئاژاوە لە هەرێم. هەروەها باس لەوە کراوە کە ئەو 5 کەسە پەیوەندیان بە پەکەکەوە هەبووە و وێنە و ڤیدۆی بەرپرسانی هەرێمیان بۆ کەسانی نەیار ناردووە. لە داواکاریان بۆ دادگای پێداچوونەوە سزادراوان داوایان کردبوو ئەو سزایی بەسەریاندا سەپێنراوە لەسەر بنەمای دانپێدانان هەڵبۆشێندرێتەوە، چونکە لە ژێر فشار و هەڕەشەدا دانپێدانانیان لێوەرگیراوە. بەڵام دادگای پێداچوونەوە ڕەتی کردووەتە و دەڵێت داواکاری ڕەتکردنەوەی قسەکانیان لە بەردەم دادگا و پەشیمانبوونەوەیان وەرنەگیراوە. دەستەی سزایی دادگای پێداچوونەوە پاساوی ئەوەی هێناوەتەوە کە دانپێدانانی پێشتریان لە کاتی لێکۆڵینەوەدا نزیکترە لە کاتی ڕووداوەکانەوە. ئەوە وەردەگیرێت، چونکە بە قسەی دادگا بەو پەڕی ئازادی و ئاگایی و زانینەوە دراون بەبێ هیچ فشار و هاندان و ئازاردانێک. ئەمە لە کاتێکدایە تۆمەتباران لە کاتی دادگایکردنیان لە 15 و 16 مانگی دوو ئاشکرایان کرد کە لە ژێر هەڕەشە و فشاردا دانپێدانانیان لێوەرگیراوە و پارێزەرەکانیشیان چەندین جار سکاڵای ئەوەیان کرد کە لە کاتی وەرگرتنی وتەی تۆمەتباراندا ئەوان ئامادە نەبوون، بەڵام نا لە دادگای تاوان و نە لە دادگای پێداچوونەوە جویان لێ نەگیرا. پاش ئەم بەناو ڕوونکردنەوانە دادگای پێداچوونەوە بڕیاری 6 ساڵ زیندانیکردنی هەریەک لە شێروان شێروانی کە بە سەرۆکی دەستەکە ناوی هاتووە لەگەڵ شڤان سەعید و ئەیاز کەرەم و هاریوان عیسا و کۆهدار حەمە دەمینی پەسەند کردووە. بە پێی زانیاریەکان بڕیارەکە بە دەنجی زۆرینە دەرکراوە و لە 5 دادوەر 3 دادوەریان دەنجان پێداوە و دوانیان ڕەتیان کردووەتەوە. هەر بەپی بڕیارەکەی دادگا 5 چالاک و ڕۆژنامەنووسەکان 5 ساڵیش دوای تەواوکردنی ماوەی یاسایی بەندکردنیان لە ژێر چاودێری پۆلیسدا دەبن. مۆبایل و لاپتۆپ و کامێرەی فۆتۆکانیشیان دەستی بەسەردا دەگیرێت و دەنێردرێت بۆ وەزارەتی دارایی تا مامەڵەی پێوە بکات.